زۆر سپاس بۆ ئەو کاتەی کە داوتانە بە من قسەتان لەگەڵ بکەم. انتخاباتی ئێستا ئەم ساڵی 2024 یەکێک لە نزیکترین و مهمترین انتخاباتەکانە کە لە ئەمریکا دەکرێت. نزیکی دەنگدان بۆ دوو کاندیدەکەت ترامپ و خانمی هاریس. گرنگی دیکەی ئەوەیە کە ترامپ ساڵی 2016 بوو بە ڕێی جمهور، ساڵی 2020 ڕۆیشت دەرنەچوو، ئەلان دووبارە دەیوێ بۆ دەوری دووەم دووبارە پاش 4 ساڵ ببێتەوە بە ڕێی جمهور. ئەمە گرنگێکی دیکەی هەیە، تایبەتمەندێکی دیکەی هەیە و ئەم دوو کەسەش سیاسەتەکانیان یەکجار زۆر لێک جیاوازە. سیاسەتی خانمی هاریس سیاسەتی لیبرالیە بە نسبەت مەسەلەی زیاتر تاکید لەسەر مەسەلەی نێوخۆیی دەکا. سیاسەتەکانی ترامپ ئەگەر بکرێ ناوی بنێ سیاسەت، چونکە قسەکانی دەگۆڕێ و هێندێک لە ئەجەندای کۆماری خوازەکان پیادە دەکا، بەڵام وەکو کۆماری خوازێکی سنەتی تیپیک نییە، نەوعێکی خۆیەتی سیاسەت بە نەوعێکی خۆی دەکا. جابۆیە انتخاباتەکە یەکجار زۆر لێک نزیکە، هەم دێموکرات هەم کۆماری خواز بەتایبەتی دێموکراتەکان یەکجار زۆر چڕن لەسەر ئەوەی لەو انتخاباتەدا بیبەنەوە. و شتێکی دیکە کە لە بیرم چوو باسی بکەم ئەوە بوو کە خانمی هاریس دوای هیلاری کلینتن دووەمین ژنە کە هاتۆتە نێو انتخاباتە و هاتۆ خۆی هەڵبژێرەوە، چونکە جێگری سەرۆک کۆمار بوو، ئێستا ئەلان دەیوێت بێ بە سەرۆک کۆمار ڕێی جمهور. و ئەو وەکو هیلاری کلینتن کە 2016 بوو، ئەم خانمەش ئەلان خەریکە دووبارە وەکو خانمێک دەیەوێت چالشی دۆناڵد ترامپ بکات. ئەم دوو تایبەتمەندیە کە جیاوازە لەگەڵ انتخاباتەکانی پێشووی ئەمریکا. کەمپەینی دێموکراتەکان سیستماتیکترە و فۆکسترە. کەمپەینی کۆماری خوازەکان ترامپ کە زۆر شوێندا جوابی ئەوانەی مشاوەرەتی نێوڕاوێژی پێدەڵێن جوابی ئەوانە ناداتەوە، بۆ خۆی بە کەیفی خۆی هێندێک شت دەکا، وەکو ڕێکوپێک نییە، وەکوی دیسیپلینی نییە وەکوی دێموکراتەکان. و ئاکامی ئەو انتخاباتە 7 ئایالەت تەعینی دەکەن، یعنی هەر کەس زۆرینەی دەنگی ئەو 7 ئایالەتە بێنێتەوە بە پێی دەنگی ئێلەکترال دەتوانێت ببێ بە سەرۆک کۆمار. هەر کەس 538 دەنگی ئێلەکترال هەیە لە هەموو ئایالەتەکان. هەر ئایالەتەی بە پێی دانیشتوانی ژمارەی نفوسی دەنگێکی ئێلەکترال دەنگی ئێلەکترالی هەیە و هەر کەس 270 دەنگی ئێلەکترال بێنێتەوە ئەوە دەبێت بە سەرۆک کۆمار. ئەگەر لە حاڵەتێکیشدا هەر کامێکیان مساوی بن، مەسەلەن 269 دەنگ بێننەوە، ئەم کەسەی کە لە کۆنگرەدا لە کۆنگرە بەشی مەجلیسی نوێنەران، دەزانین کۆنگرە سەنای هەیە و مەجلیسی نوێنەرانی هەیە، ئەم جارە دەیبەن چونکە دەنگی مساویان هێناوەتەوە دەیبەن بۆ مەجلیسی نوێنەران. هەر کەسەش کە لە مەجلیس نوێنەران دەنگی پێ بدەن ئەو دەبێت بە ڕێی جمهور. کە لەم حاڵەتەدا چونکە مەجلیسی نوێنەران بەدەست کۆماری خوازەکانەوە ترامپ دەبێت، یعنی ئەگەر مساوی بن ترامپ دەکرێت بە ڕێی جمهور لەلایەن کۆنگرەوە. تاکو ئێستا لەم 7 ئایالەتە لە 3 ئایالەتی کە شمالی ئەمریکان، میشیگان و ویسکانسین و پێنسیلڤانیا، کە پێنسیلڤانیا زیاترین دەنگی ئێلەکترالی هەیە 19، میشیگان وابزانم 12، ویسکانسینیش وابزانم 8. لەمانە خانمی هاریس 2 تا 3% لە پێشە، مانجێک لەوە پێش 0.5% لەو پێش بوو، بەڵام ئەلان 2 تا 3% لە پێشە. بەڵام بەو حاڵەش مەشمولی زەریبی خەتا دەبێت. زەریبی خەتا 3% ئەو ئامارانەی کە دەیگرن، یعنی ئێستاش ناتوانێت بڵێ بە قەتعی خانمی هاریس لەو 3 شوێنە دەیباتەوە. هەروەها
ترامپ لە ئایالەتەکانی جۆرجیا و نۆرت کارۆلاینا و کارۆلینای باکوور و ئاریزۆنا و نەڤادا نزیکەی 1.5% لە خانمی هەریز لە پێشە. یعنی ئەگەر ترامپ ئەو چوارە بێنێتەوە و خانمی هەریز ئەم سێی لە ئەوڵەوە باسم کرد بێنێتەوە، وابزانام خانمی هەریز دەبێ بە سەرۆک کۆمار. بەڵام یەک شت هەیە لەو ئینتیخاباتی ئەمریکادا بەتایبەتی لە مەوردی ترامپدا ئەوەیە کە هێندێک لە لایەنگرانی ترامپ کە لیان دەپرسی دەنگ بە ترامپ دەدەی یاننا، یان جواب نادەنەوە یان دەڵێن دەنگی نادەینێ، بەڵام وایان داناوە 1-2% دەنگی بدەنێ بە ترامپ. لەم کەسانەی کە دەڵێن دەنگی نادەینێت دەڵێن دەنگی نادەینێ یا جواب نادەنەوە، ئەمانە دەنگ بدەن بە ترامپ. بۆیە ئەمە دیاردەیەکی تازەیە. ئەوجار دیاردەی دووەم لە ئینتیخاباتی ئەمریکا ئەم سەفەرە ئەوەیە کە خانمەکان بە ڕێژەی 12% زیاتر دەنگ دەدەن بە خانمی هاریس. ئەمە دیاردەیەکی زۆر تازەشتی وان نەبووە لە ئەمریکادا. بۆیە احتیمالی هەیە هێندێک ئەم انتخاباتە بەڕێی خانمەکان بەڕێی ژنان ڕێی جمهوری ئایندەی ئەمریکا تعیین بکە. تاکو ئێستا 71 ملیۆن نەفەر لە ئەمریکا دەنگی داوە، دەنگی پێش انتخابات دەنگیان داوە، یا چون لە شوێنی دەنگدان دەنگیان داوە یا بە پۆز نردویانە. تا ئەمڕۆ 71 ملیۆنە. سبەینێ ئەمانەی کە ئاخرین ڕۆژە کە دەتوانی سبەینە ڕۆژی یەکشەممە 3 نۆڤامبر کە دەتوانن بۆ خۆیان بچن دەنگ بدەن یان بە پۆز بینێرن. ڕۆژی دووشەممە و سێشەممە هەر کەس بێوە دەنگ بدا دەبێ بچێتە سەر سندوقی دەنگدان دەنگ بدا، بە غیابی نابێ، ینی بە پۆز ناکرێ. تاکو ئێستا تقریبەن مساوین، بەڵام هەروەکو باسم کرد ئەگە بچێنی و جزئیاتەوە لە هێندێک شوێن خانمی هاریز لە پێشترە، لە هێندێک شوێن ترامپ لە پێشترە. بۆیە زۆر ڕوون نییە کە کامیان دەیباتەوە لەو انتخاباتە. ئەگەر خانمی هاریز بیباتەوە سیاسەتی ئۆباما پیادە دەکات، سیاسەتێکی لیبرالیە لە ناوخۆی ئەمریکادا و سیاسەتێکە کە دەیەوێ لە دەرەوەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەوروپا دەیەوێت لەگەڵ ئەوروپایەکان بینی خۆش بێت، ناتۆ تەقویەت بکەن، دژایەتی رووسیا بکەن، رووسیا لە ئۆکراین دەربکەن، یا ئەگە سوڵحیش بێ قازانجەکە بە قازانجی ئۆکراین بێ. لەبەر مەسەلەی چین ڕقابەت دەبێ لەگەڵ چین ئیدامەی دەبێ، بەڵام تەعاملی لەگەڵ دەکەن. لەسەر مەسەلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بڕوای من لەسەر مەسەلەی ئێران بە تایبەتی ئەگە خانمی هاریز بێتە سەرکار، ئەم بەرجامی دوو زیندوو دەکاتەوە. ئەم بەرجامەی کە بایدن نەیتوانی زیندوی بکاتەوە لەگەڵ جمهوری ئیسلامی، ئەم خانمە زیندوی دەکاتەوە، چونکە سیاسەتێکی لیبرالی هەیە بەنسبەت ئێران و بەنسبەت منتیقەکە. سیاسەتی جیاوازە لەگەڵ سیاسەتی وەکو ئۆبامایە، بە هەر جۆرێک بێ دەیەوێت تەعاملێک لەگەڵ ئێران و لەگەڵ وڵاتانی عەرەبی بکە، وە پێشی ئیسرائیل بگرێ کە لەمەی زیاتر کە میل دەکا لەو مەوردەدا. یعنی بۆ جمهوری ئیسلامی ئەگەر هاریز بێتە سەرکار قازانجی زۆر زیاترە بە نظری من، یعنی دەتوانێت معاملەی لەگەڵ بکە ئەگەر جمهوری ئیسلامی حازر بە معاملە بێ. ئەوە هەیە. ئەگەر ترامپ بێتە سەرکار بەنسبەت مەسەلەی ناوخۆیی وابزانم هێندێک ماڵیات دەوڵەمەندەکان و ئێو شرکەتە گەورانە کەم دەکاتەوە، هێندێک مەسەلەی سەلامەتی و مەسەلەی بیمەی دەرمانی ئەوانە بۆ ئەوانەی فەقیر و هەژارن ئەوانە کەم دەکاتەوە، ئەوانە دەکا. و لە مەسەلەی ئەوروپا فشار بۆ ئەوروپایەکان دێنێ کە ئەڵبەتە دەڵێ لە ناتۆ دەچمە دەرێ، بەڵام پێم وانە ئیجازەی بدا سیستمی ئەمریکا لە ناتۆ بڕواتە دەرێ. منتەها ترامپ دێت ناتۆ وڵاتانی دەوڵەمەندی ئەوروپا فشاریان بۆ دێنێ ئەوانەی لە ناتۆدان کە خەرج و مخارجێکی زیاتری
ئیناتۆ تحمل بکەن لەوەی کە ئەمریکا دەیکا لەگەڵ رووسیا بە قازانجی پوتینە وابزانم ئۆکراین فدای ئەو سیاستانە دەکا سیاستی رووسیا لە ئۆکراین قبول دەکا پێم وانە ئیجازە بدەن ئۆکراین بێتە نێو ناتۆوە لەمەر مەسەلەی چین ڕقابەتی تون لەگەڵ چین دەکا بۆیە چینەکان زۆریان پێ ناخۆشە ترامپ بێتە سەرکار لەمەر مەسەلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وابزانم دەستی ئیسرائیل ئاواڵەتر دەکا بەدژی غەزە و بەدژی حیزب الله لە لوبنان و ئەو پەیمانی ئیبراهیم لەگەڵ بینی ئیسرائیل و وڵاتانی عەرەب ئیدامەی دەبێت لەسەر مەسەلەی ئێران من نازانم چ دەکا بەڵام دەزانم چی ناکە نەبەرجام لەگەڵ ئێران زیندوو دەکاتەوە چونکە بەرجام بۆ خۆی ترامپ لەغوی کردەوە و نە تەعاملێکی زۆر نزیک لەگەڵ ئێران دەکا و تەحریمەکانیش زیاتر دەکا و کەمتر دیارە نەفتی ئێران بفرۆشە ئەوانە حەدی ئەقەل دەکا ئەوە سیاستەکانیان ئاوایە جیاوازی ئەو دوو کەسە ترامپ و هاریس هیچ کامێکیان ئەجێندای کوردیان نییە ینی سیاستێکی کوردی سیاستێکیان نییە کە باسی مەسلەی کورد وەکو کورد بکە باسی ئەمانە سیاستیان هەیە نسبت بە ئێران نسبت بە عێراق نسبت بە سووریە و نسبت بە تورکیە سیاستی ترامپ نسبت بە تورکیە دیفاع لە تورکیە دەکا بەنسبت ئێران کە باسم کرد بەنسبت عێراق و سووریەش ئەگەر ئیسرائیل وانە ئیجازە بدەن ینی مەگەر ئەوان ئیسرار بکەن دەنا لە عێراق و سووریە احتیمالی هەیە ترامپ بکشێتەوە لەسەر ئەخانمی هاریسیش سیاستی هەر وەکو عەرزم کردن سیاستی هەمان سیاستی ئۆباما و هەمان سیاستی بایدن ئیجرا دەکا کە مەسەلەی کوردی تێدا نییە مەسەلەی ئەو وڵاتانەی تێدایە کە کوردی تێدایە بۆیە ئەگەر قازانج یا زەرێرێکی بێ ئەمە غیرە مستەقیمە ئەم قازانج و زەرەرە بەڵام وەکو کورد ئێمە نابێ ئینتیزاری ئەوەمان بێ کە هیچ کام لەوانە سیاستێکی مشەخەص و جێگای ئومێدەواری بێ بۆ حەلی مەسەلەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەڵا زۆر پێم وانێ زۆر فەرق بکە بەنسبەت ئەوروپا پەیوەندی ئەمریکا ئەوروپا ئەگەر هاریس بیباتەوە باشتر دەبێ ئەگە ترامپ بیباتەوە زۆر باش نابێ بینی ئەوروپا و ئەمریکا رووسیا لەگەڵ ترامپ چاتر دەتوانێت کار بکە چینیش لەگەڵ هاریس دەتوانێت باشتر کار بکە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەروەکو عەرزم کردن پێم وایە ترامپ دەستی ئیسرائیل زیاتر ئاوەڵە دەکا پەیوەندی بەوە هەیە لە ئیسرائیل چێ سەرۆک کۆمارە چێ حکومی بەدەستە نەتەنیاهوو بێ بە قسەی ئەو بێ ئاکاری ئەو بێ حیزب الله و حەماس لەبەین دەبا ئەگەر ئەمانی تۆزێک لیبرالتر بێنە سەرکار لە ئیسرائیل ئەمان ڕەنگە بتوان ئاگربەستێک بکەن موقەتی لەگەڵ ئەم وڵاتانە من احتیمالی دەدەم ترامپ بیباتەوە و من تەنیا پێم خۆشە ترامپ بیباتەوە چونکە ترامپ هیچ معاملەیە لەگەڵ جمهوری ئیسلامی ناکە ممکنە هیچ دژی جمهوری ئیسلامی ئەم سیاستانەی کە لە دەورەی ئەوەڵدا بوو ئیدامە دەدا بەڵام هیچ معاملەیەکی لەگەڵ ناکە یانی جمهوری ئیسلامی تەقویەت نابێ بەرجام زیندوو نابێتەوە ئەگە هاریس بێ بەرجام زیندوو بێتەوە بۆیە من پێم خۆشە جمهوری ئیسلامی فشاری لەسەر بێ هەم لە لایەن ئەوروپاوە هەم لە لایەن ئەمریکاوە و پێم خۆشە ترامپ بیباتەوە چونکە ئەم فشارانە ئیدامەی دەکەم نێو سوپاسان دەکەم و زۆر مەمنون بۆ ئەو کاتێک کە داتانیە